لە نێو بزوتنەوەی گۆڕان فێڵێکی گەورە کراوە. باوەڕ دەکەی تاوەکو ئێستا ئەندام و کادری بزوتنەوەکەش نازانن فێڵەکە چییە و ئێستا کێ ڕێخەری بزوتنەوەکەیە؟ با لە تۆ بپرسم، دەزانی کێ ڕێخەری بزوتنەوەی گۆڕانە؟ مەڵێ دانا ئەحمەد مەجید، چونکە ئەو نییە و بە بەڵگە ئەمەتان بۆ ڕوون دەکەمەوە. ئەی کێیە؟ کوڕەکانی نەوشیروان مستەفا؟ نا، ئەوانیش نین، بەڵکو فێڵ لە هەر هەمویان کراوە و تاوەکو ئێستا عومەری سەید عەلی ڕێخەری گشتی بزوتنەوەکەیە، کەچی ئەندامان و بەشێک بەرپرسانی ئەو پارتەش ئەمە نازان و ئاگادار نین. بەپێی نوێترین نووسراوی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق، دانا ئەحمەد مەجید ڕێخەری بزوتنەوەی گۆڕان نییە، بەڵکو تەنها بە شێوەیەکی کاتی ڕێگەی پێدراوە حیزبەکە پەڕێوە ببات و دەسەڵاتی تەواویشی نییە. بەپێی ناوڕۆکی نووسراوەکە تاوەکو ئێستا عومەری سەید عەلی ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕانە و هەرخۆی لە زۆرێک لە پرسەکان بڕیاردەری کۆتاییە. هەر ئەمە نا، بەپێی بڕیارەکەی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن بێت، تاوەکو ئێستا خانەی ڕاپەڕاندنی حیزبەکە دەتوانێت کارەکانی خۆی وەکو پێشتر ئەنجام بدات و ئەندامانی دەسەڵاتی تەواویان هەیە. مۆمەکەی گۆڕان هەرچەندە ئاگرەکەی زۆر نزم بووە، گەرمیەک نادات و جەستە ناسووتێنێت، کەچی هێشتان سەرکردەکانی ئەو بزوتنەوەیە پلان لە دژی یەکتردا دەڕێژن و لە نێو خۆیاندا بوونەتە چەند بەرێکی جیاواز.